بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين، سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد، ئیمانداران خوشک برا ئازیزەکانم، السلام علیکم ورحمة الله تعالى وبركاته. لەگەڵتانە ئەم جارێکە لە مانگە پیرۆزەیە لە باسێکی کەی گرنگ، باسی هاوکاری و یارمەتی یەکتری کە قورئانی پیرۆز ئەم شیعارەی بەرز کردوتەوە، فەرمێتی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئەبێ مانگی ڕەمەزان تازەکردنەوەی یارمەتیەکان، هاوکاریەکان، تازەکردنەوەی برایەتی، تازەکردنەوەی تەوقەی گەرم، تازەکردنەوەی ئیفتیسامە و زەردەخەنە، تازەکردنەوەی پەیمان و عەهد و گۆڕانکاری لە ناخمانە، لە زاتمانە، لە دڵمانە، لە تەسەڕوفاتمانە، لە مامەڵەکردنمانە. فەئەم ڕەمەزانە فورسەتە هەلە، وەکو بەڕەحمەت بێ سەعید حەوا لە کتێبی ئەلیسلامە ئەفەرمێ ڕەمەزان قوتابخانەیە، مەدرسەیە، ئەبێ زۆر لە دەرسەکان ئیسیفادە بکەین، زۆر لە دەرسەکانی ئەم مەدرسەیە و ئەم مەوادی ئەم مەدرسەیە ئیسفادە بکەین، وەکو وتم جارەکەی پێشووتریش، بۆ ئەوەی بمانگەێنێ بە ڕەمەزانەکەی کە چووکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرموویەتی ڕەمەزان بۆ ڕەمەزان کەفارەتە، یعنی بێ شەحنمان پێوێ بۆ ڕەمەزانەکەی کە. فەئەم ڕەمەزانە هەوڵ بین زیاتر هاوکاری یەکتری بین، یارمەتی یەکتری بین، دەست بۆ یەکتری ڕاکێشین لە هەموو یعنی جوانیبی حیاتە، لە مادی بێ، معنەوی بێ، هەرچیە ئەتوانیت ئەبێ هەوڵ بیت، یعنی هەوڵ بیت لە معمەل و لە قوتابخانە و لە بازاڕ و لە ئەسواقی ڕەمەزانە تۆ کارا بیت، تۆ ئیشت هەبێت، تۆ حەڕووک بی، حەرەکی بیت، ئەبێ لە ناو ڕەمەزانە حازر بی بۆ خێر، لە ناو شەڕا بزر بیت، نەمێنیت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی، ابن عباس فەرمێت وەکو لە مستەدرەکی حاکیمە هاتووە، سئل رسول الله صلى الله عليه وسلم عن أفضل الأعمال، پرسیاریان کرد لە خزمەتیا، فەرموویان باشترین کردار چییە، باشترین ئیش و کار چییە ئینسان بیکا مسلمان؟ فەرمووی من أدخل على مؤمن سرورا إما أن أطعمه من جوع أو قضى عنه دينا وإما ينفس عنه كرب من كرب الدنيا. إن جاء فرميت ومن أنظر موسرا أو تجاوز عن معسر ظله الله يوم لا ظل إلا ظله. فإنسان بي يان قرزة بيتوه، يان فريايك يكويت، يان عياديك يبكي، يان بشيت تعزيك يك، يارمتي وتعاون بكيت بهمو جوركاني تعاون ويارمتي، زور عيبة زور شورية نزانين دراوسيك خواردني هي نيتي مناڵەکەی مەسرەفی پێینیە، زۆر عیب و شورەیە. زۆر ئەم ڕەمەزانە ڕەمەزانی تەراویح و جەماعەتە، بۆیە جەماعەت و تەراویح دانراوە بۆی زیاتر عیلاقات پیاکەین، مامەڵە، برایەتی، چرایەتی، خۆشەویستی، تەبایی، مەحەبەت، ئەبێ سۆزمان بجوڵێ، عاتیفەمان، حەنانمان، ئەبێ ئینسان ئاوا بزانێت چی ئەکات و چی ناکات. هەرەونە نییە. بۆیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمیەتی رب صائم ليس له من صيامه إلا الجوع والعطش. هەندێ ئەوانە هەن کە بە ڕۆژوو ئەبن، بەس ئەوەی بۆ ئەمێنێتەوە کە برسی بووە و یاخود تونی بووە. ئەبێ ئینسانی ڕۆژوان، ئەبێ ئینسانی صائم، ئەبێ دائما لە ئیش و کار و کاسبیا بێ لەگەڵ پەروەردگاریە، لە تیجارەیە بێ. ئولائیکە یەرجونە تیجارەتەن لەن تەبور. ئینسانێک کە هەوڵ بات تەبایی، هەوڵ بات معاونەی مقابل بکات، تعاونی بکات، یارمەتی بدات، هاریکاری بکات و لەگەڵ یابێت، ئینسانێک ئەبێ بەڕەحم بێت، ئەبێ سۆزی هەبێ. ئینسانی دڕق و قاسی ناتوانێت معاونەی خەڵکی کە بکات. ئینسان من لا يرحم لا يرحم، وەکو لە بوخاری و مسلمە هاتووە، هەچ کەسێ ڕەحمی نەکات ڕەحمی پێ ناکرێ. فئینسانی بەڕەحم ئەتوانێ تعاونی هەبێ لەگەڵ ئاخەرینە، مامەڵەی جوان بێ، قسەی جوان بێ، نیەتی پاک بێ، کەلیمەی طەیبە و نیەی طەیبە، نەظرەی طەیبە، هەمووی طەیب بێ. بۆیە پێغەمبەر ئەفەرمێ ئین الله طەیب لا يقبل إلا طەیبە. خوای تەعالی طەیبە و
هیچ وەرناگرێ ئیلا طیب و چاک و باش نەبێ، ئیلا لە سەتاسەد یعنی پاڵاوتە نەبێ، بێ پاڵاوتەی کێ بێ پوختە بێ. خوای تەعالا ئیشی پوختەی ئەوێ. ئەبێ ئینسان هەمیشە لە ڕەمەزانە بڵین خواد لەگەڵ خەو، خواد لەگەڵ بەتانی، خواد لەگەڵ تەمەڵ و تەوەزەلی. ئەبێ بڵێ لەگەڵ نوێژی بەیانیام، لەگەڵ سحورام، لەگەڵ پاشێوام، لەگەڵ هەوڵدانام، لەگەڵ سەرفیترەیام، ئەمانە هەمووی لەگەڵ ئینفاق و بەخشینام، لەگەڵ عەفوکردنی خەڵکام، لەگەڵ دەست بەسەرهێنانی هەتیوام، لەگەڵ دەست ڕاکێشانم بۆ ئەرامیل و بێوەژن. ئەبێ ئەم مانگی ڕەمەزانە هەر لە فورسەتە بۆ تازەکردنەوەی جەستەکان. جارێکە خۆمان بینەوە لە قاڵب. ئێمە 11 مانگە وێران بووین، ماعیدە وێران، جەستە وێران، چاو وێران، زوبان وێران، کەلیمەی طەیبەمان نەماوە، وشەی طەیبەمان نەماوە، مامەڵەی طەیبمان نەماوە، هەنگاوی طەیبمان نەماوە، هیچمان نەماوە. ئەم ڕەمەزانە هی ئەوەیە جارێککە خۆمان بینەوە لە قالبی ڕەمەزان بۆ ئەوەی ئینسانێکی باشتر، چاکتر، پاکتر، گەورەتر، مهمتر، بەتواناتر، بەتاقەتر. مسلمان ئەبێ هەمیشە لە تاقەیەک خوا پێی بەخشیوین. بۆ ئەم تاقەیە سەرف نەکەین، بۆ ئەم تاقەیە نەخەینە گەڕ، بۆ ئەم تاقەیە لە شتی خێرا بەکاری نێنین، لە شتی لە تەعاون عەلە البر والتەقوا، بۆ ئیشی باش، بۆ ئیشی چاک، بۆ ئیشی یعنی ئیشێک بێ کە تۆماری بکەی لە پێروەردگار کە لە قیامەتا کە ئەفەرمێ ئیقرأ کتابەکەت بخوێنەرەوە، هەمیشە دڵخۆش بی، چاوگەشت بی بەو ئیشەی کە تەقدیمت کردووە لە دنیا. یان ئەبێ نابێ بێکار بی، نەخۆشە بچۆ سەردانیکە، خوشکە و برایە و پورزایە و خاڵۆزایە و خوشکەزایە و ئەمە پێوتێ سیلەی ڕەحم بەسەریان کەرەوە، ناتوانی بە تەلەفۆن. ئەمە هەمووی تەعاونە. اینجا تەعزیە حازر بە، لە شایی و لە خۆشیە حازر بە. ئینسان هەیە زۆر ئەنانیە، ئەنانی لە ئەنەوە هاتووە، ئەنەی یەکەم کەسکەوتی ئیبلیس و توێتی ئەنە، نابێ ئەنەمان هەبێ. ئەبێ بڵین الئینسان وەکو چۆن وتراوە زوو وتراوە الئینسان قەلیل بنفسه کەثیر بئیخوانه. لە خودی خۆتا زۆر کەمی، زۆر بچووکین ئێمە ئەگەر هەر خۆم بم، بەڵام لەگەڵ جەمعەکەیە، لەگەڵ برایان، لەگەڵ خوشکان، لەگەڵ منطقە، لەگەڵ هاوسێ و دراوسێ و کەسوکار و خۆشەویستان و ئەحباب ئەوە زۆرین. ئەبەدەن ئیسە بە یەک دەست قەت ئیشێکی زۆر بۆ ناکرێ، بە یەک پەنجە ئیشێکی زۆر کەمتر پێ ئەکرێ. ئەگەر دوو دەست بێ، بۆیە ڕەسوڵ الله فەرموویەتی مەثل اليدین مەثل الأخوین کەمەثل اليدین، یاخود کەمەثل اليدین. دوو برا نمونەیەن وەکو دوو دەست وایە. ئەبێ هەمیشە ئاوا لە خزمەت یەکتریا بین و ئینسان نابێ، ئەبێ دڵێکی چاکی هەبێ، دڵێکی باشی هەبێ، وەکوتم بەڕەحم بێ. ئینسانی حاقد، ئینسانی ڕقاوی هەمیشە ناتوانێ معاونەی کەس بکە، هەمیشە ناتوانێ یارمەتی کەس بیا. بۆیە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرموویەتی لە بوخاری مسلمە، من لەفظی مسلمە، ئەفەرمێت لا تحاسدوا ولا تناجشوا ولا تباغضوا ولا تدابروا ولا يبيع بعضكم على بيع بعض. إن جاء فرمي وكونوا عباد الله إخوانا، المسلم أخو المسلم لا يظلمه ولا يخذله ولا يحقره. أفرمي التقوى ها هنا، ده سبب صيني بيروزي صلى الله عليه وسلم. إن جاء فرميت بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم، كل المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه. أفرمي هميشا بغضتان نبي برانبريك، حقدتان نبي برانبريك، هەچ کاتێ برایەک پێویستی بە تۆ بوو حازر بە، نابێ زوڵمی لێ بکەی، نابێ خیدلانی بخەیتە پاڵ، نابێ ڕقت لێ بێ، نابێ حەسادەتت هەبێ بۆی. ئینسان بەم دڵەوە ناتوانانی معاملە بکەی. ئینسانی حەقود و حەسود چۆن یارمەتی مقابلەیە؟ یارمەتی نایە، چونکە حەزەکات نەیبێ، حەزەکات نەخۆش بێ، حەزەکات پەککەوتە بێ، حەزەکات بەس خۆی هەبێ، حەزەکات بەس خۆی هەیبێ، حەزەکات بەس خۆی بیخوا، حەزەکات ئەو نەیخوا. فئینسان بەم دڵەوە ناتوانانی معاملە بێ. دڵمان خاوێنکەین و ڕەمەزان هاتووە بۆ ئەوەی دڵەکان خاوێنکەین، جەستەکان خاوێنکەین، ئەندامەکان خاوێنکەین، نەزەر و چاومان خاوێنکەین، بۆ ئەوەی هەمیشە پرۆژەمان سپی بێ، هەنگاومان سپی بێ، قسەمان سپی و جوان بێ. نابڵێن خواحافیز بۆ نەزرەی ڕەش، خواحافیز بۆ هەنگاوی ڕەش، بۆ پرۆژەی ڕەش، هەموو هەرچی ناوی ڕەش ئێمە لەگەڵ یانیت. فەبەم جۆرە ئەگەر دڵمان خاوێنکەین، دڵمان باشکەین و سوود بینین لە دەرسەکانی ڕەمەزان، لە قوتابخانە و مەدرسەی ڕەمەزان، هەمیشە ئێمە دەتوانین هاوکاری و یاریکاری یەکتری بکەین و لە خزمەت یەکتریا بین و دینی خوا جوان هەمیشە هەوڵ بین بە هەمومان، یعنی یەدەن واحیدەتەن ئەم دینە سەرخەین و محامێکی باش بین و دیفاعکەرێکی باش بین لەم دینە، لەم ئیسلامەکە هەتی و کەوتووە، چەند ساڵە هەتیوە، هاوار لە ئێمەکە، ئێمەش یان هەر خۆتیت پێو ناکرێ، یان ئەوەیە بە سەقەتی پەروەردەکراوین،
یان ئەوەیە گوێ نایەینێ، یان ئەوەیە ئەڵین وەکو ئەبوو طالب چۆن کاتێکە هاتن کەعبە بڕوخێن وتی بابە ئین للبەیت رەبە یەحمیه، خوایە کەیە کەعبەکەی خۆی سەرخات، ئێمەش دین خوا ئەبێ هەویشە هەوڵ بین بە یەکەوە یەکدەست بین، براو چرابین بۆ یەکتری. بەخواتە نەسپێرم، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی تەعالە وبەڕەکاتوه.